زینەدین زیدان چیرۆکێک تاماوەیەکی زۆر بە شارەوەی ماوەتەوە. دایکی زیدان وا هەستی دەکرد کوڕەکەی دڵخۆشە و ژیانێکی خۆشی هەیە، هەرچەندە لێشی دوورە، بەڵام نەیدەزانی ڕۆژانە چی بەرامبەر کوڕەکەی ڕوودەدات. بەڵام چەندین شتی شارەوە لە ماڵی زیدان هەبوو کە لای کەس ئاشکرای نەکردبوو. لە شوێنێک لەدایک بوو کە پەیوەندی بە شارستانی کۆمەڵگەکەی نەبوو. دایک و باوکی بەهۆی شەڕی ناوخۆیی لە جەزائیرەوە بەرە وڵاتی فەڕەنسا کۆچیان کرد. لە ئەنجامی ئەو کۆچکردنەش ئەوەی چاوەڕێیان دەکرد قورستر بوو وەک مانەوە لە خاکی وڵاتەکەیان، بە جۆرێک ژیانیان بەڕێدەکرد کە ئەستەم بوو بە ئاسانی قوتی ڕۆژانەیان دەستکەوێت. لە خانوویەکی بچووکدا ڕۆژیان بەڕێدەکرد، ئەوەندە بچووک بوو بە زەحمەت جێگەی چوابراکەی دەبووەوە. باوکی لە کۆگایەکدا کاری دەکرد و دایکیشی ژنی ماڵەوە بوو، ژیانێکی قورس هەبوو، بە جۆرێک نەی دەتوانی لێی ڕابکات و لە هەمان کاتیشدا حەزی نەدەکرد باسی بکات. لە ناکاو هەستی کرد کە تۆپی پێ تاکە هۆکارە تا لە ناخۆشیەکانی ژیانی ڕۆژانە دووری دەخاتەوە. ڕۆژانە لەگەڵ کۆمەڵک لە هاوڕەکانی بە بەردەوامی یاری دەکرد. زیدان هەرچەندە تەمەنی 6 ساڵان بوو، بەڵام توانایەکی لە ڕادەبەدەری هەبوو. ئەوەش سەرنجی دایک و باوکی ڕاکێشا و ویستیان هاوکاری بکەن، بەڵام ئەوەی چاوەڕێ نەدەکرا ڕوویدا. کاتێک هیچ گیان و ڕاهێنەرێک بەهۆی ئەوەی کە کۆچبەر بوون ئامادە نەبوون وەری بگرن. ئەوەش شۆکێکی گەورە بوو بۆ خێزانەکەی بەگشتی و زیدان بە تایبەتی کە دەترسا لەوەی خەونەکەی نێتە دی بۆ بوون بە یاریزانێکی ناودار. لەو کاتەدا دایکی دڵنەوایی کرد و توانی تا ڕادێک خەمەکانی بڕەوێنێتەوە کە هەمیشە لە کاتە سەختەکاندا پاڵپشتی دەکرد تا کوڕەکەی هەست بە تەنهایی نەکات. هەمیشە هاوکاری بوو بۆ بەرزکردنەوەی توانای جەستەی و فێربوونی هونەرەکانی تۆپی پێ. لە نزیک شوێنی نیشتەجەبوونیان خولێک بۆ دەرخستنی توانای یاریزانە بەهرەمەندەکان کرایەوە و دایکی زیدان یەکەم کەس بوو پاڵپشتی و هاوکاری کرد، بەڵام نەیدەزانی ئەو کاری دەیکات دەبێت باجەکەی بدات. زیدان بەشداری کرد و توانی سەرنجی یەکێک لە یاریزانە گەورەکان ڕابکێشێت و ئامادەی دەربڕی ڕاهێنرایەتی بکات، بەڵام تاکە مەرجی وەرگرتنی دەبێت ڕەزامەندی دایکی وەربگرێت تا گەشتی دوور بکات و لە خێزانەکەی دوور بکەوێتەوە تا دەست بکات بە یاریکردن. ئەو هەواڵەش دایکی شۆ کرد کە ناچار بوو ڕەزامەندی لەسەر دوورکەوتنەوەی کوڕەکەی نیشان بدات. لامان کاتیشدا نەیدەتوانی خۆڕاگر بێت بەرامبەر خەونی کوڕەکەی بۆ دابینکردنی داهاتوێکی پرشنگدار. زیدان پەیمانی بە دایکیدا کار بکات و هەوڵ بدات تا قەرەبووی ئەو ژیانە تاڵایان بۆ بکاتەوە کە لە تەمەنی منداڵیدا پێی تێپەڕی بوون. زیدان پاش ماوەیەکی کورت گرەبەستێکی ناوخۆیی لەگەڵ یانەیەکی فەڕەنسیدا واژوو کرد و بەوەش دڵخۆش بوو بە ئەنجامدانی یەکەم گرێبەست لە ژیانی وەرشیدا. ئاستێرە فەڕەنسیەکە لە دوای وەرگرتنی هەموو موچەیەک دیاری بۆ خێزانەکەی دەکڕی تا دڵخۆشیان بکات و هەز بە دووری کوڕەکە نەکەن. خۆشیەکانی زیدان لە یانەکەیدا وەک پێویست نەبوو، چونکە لە یانەکەیدا نەبووە خاوەنی هاوڕێیەک و هەستی دەکرد ڕابردووی وەک جەزائیریە کاریگەری نەرێنی دروست کردووە. زیدان هەرچەندە لە سەرەتای لاوێتیدا بوو، بەڵام بیرکردنەوەی لە کاری ڕاهێنرایەتی باگرنگ دەزانی و هۆش و بیری داگیر کردبوو. لە کاتی یاریەکی فەرمیدا زیدان ئەوەی لێ دەترسا ڕوویدا کاتێک ڕکابەرەکانی باسییان لە خێزانەکەی و ڕەچەڵەکی شوێنی لەدایکبوونی دەکرد. ڕووداوەکەی مۆندیالی 2006 و لێدانی ماتیرازی ڕنگدانەوەی زیدان بوو بەرامبەر ئەو وتانەی بە توانجە و ئاراستی دەکران. ئەو لێدانە لە یاریزانی ئیتاڵیەکە هەمووانی شۆ کرد و نەیان دەزانی بۆ زیدان ئەو کاری کرد. ئاکامەکەشی کارتی سوور و ڕاگرتنی بوو لە سەرجەم یاریەکانی دواتر. زیدان کۆتایی بە ژیانی وەک یاریزان هێنا و کاردانەوە توندەکانی لە پشوازێنانەکەی بوون. زیدان تا ئەم ساتەش بەهۆی ڕەچەڵەکی ئازار دەکێشێت و تا ئێستاش وا هەز دەکات ڕابردووی وەک جەزائیریەک ئازاری دەدات. لە ئێستاشدا تێڕوانینی بۆ ژیان جیاوازە و بابەتی هەژاری و دەستکورتی لە کاتی کۆچبەریاندا هۆکار بۆ ئەو قسە نەشیاوانەی لە چەندین بۆنەدا ئاراستەی کراون. ئەوەش ناچاری کرد بە یەکجاری واز لە یاریکردن بێنێت تا کارێکی وەک ڕووداوەکەی مۆندیال دووبارە نەبێتەوە. بەڵام تا ئەم ساتەش ئەو نەهامەتیانەی لەبیر ناچێتەوە کە لە سەردەمی منداڵیدا پێیدا گوزەری کردووە. ئەو پەیمانەشی لە بیر نەچوو کە بە دایکیدا و بەڵێنی پێدا لە هەژاری ڕزگاریان بکات. زیدان جارێکی ترگەڕایە بۆ تۆپی پێ، بەڵام ئەم جارە وەک ڕاهێنەر تا بەشدار بێت لە بەدەزێنانی جامەکان بۆ ئەو یانانەی سەرپەرشتی دەکردن. ڕاهێنرایەتی زیدان تایبەت بوو، هەمیشە ڕێژەی سەرکەوتنەکانی بەرز بوو، لە هەمان کاتیشدا بە ئاسانی ڕکابەرەکانی تێدەپەڕاند. بەو هۆیشەوە گرێبەستەکان بە لێشاو ڕووی تێدەکردن و نرخەکانیشیان هەمیشە لە بەرزبوونەوەدا بوو. ئەوەش ڕێگە خۆشکەر بوو بۆ زیدان تا خێزانەکەی لە نزیک خۆی کۆبکاتەوە و لە یەک شوێندا بە یەکەوە نیشتەجێ بن. زیدان بەڵێنەکەی بە کۆکردنەوەی سەرجەم ئەندامانی خێزانەکەی هێنایەدی و بەهۆی پاڵپشتەکانی دایکیشی
لە ئێستادا زیدان خاوەنی سەر و 100 ملیۆن دۆلارە. هەروەها یەکێکە لە ڕاهێنەرە دیارەکانی ئەم سەردەمە و هەموویانێک ئاواتەخوازە ڕاهێنەرە بەڕە چەڵک جەزائیریەکە سەرپەرشتی یاریزانەکانی بکات. زیدان دەڵێت دڵخۆشم لەم سەردەمەدا چەندین لاو هەیە دەیانەوێت ببنە زیدانێکی تر، ئەو کارەش زیاتر ئاسوودەی دەکا و ئاواتەخوازیشە ڕابەرێکی باش بوو بێت بۆ نەوەکانی داهاتوو.